ڕێژەی توشبوون بە جۆرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە هەڵکشاندایە. ڕێکخراوەکان لە ڕۆژی چواری دوو ڕۆژی گیانی شێرپەنجە لە ڕێگەی سیمینار و چالاکی جۆراوجۆرەوە سەرقاڵی بڵاوکردنەوەی هۆشیارین بۆ خۆپاراستن لەو نەخۆشیە کوشندەیە. بێگومان نەخۆشی شێرپەنجە کۆمەڵێک هۆکاری تایبەتی هەیە. یەکێک لە هۆکارەکان هۆکاری جێنەتیکە یان هۆکاری وراثیە کە ئەگوازرێتەوە لە باوانەوە بۆ وەچەکان، بەڵام بێگومان خۆراکیش بێبەش نابێت لە هۆکارەکان و ئێمە ئەمڕۆ باسی مەترسیەکانی ئەو خواردنانە ئەکەین کە لە قوتو ئەندرێن و ئەو مادانی کە ئەچنە جەستەی ئێمە و جەستەی ئێمە ناتوانێت بیکاتە دەرەوە و تووشی شێرپەنجەمانەکە. بەپێی ئامارە فەرمیەکان هەرێمی کوردستان نزیکەی 9,000 توشبووی بە نەخۆشی شێرپەنجە تێدایە. بەشێک لە توشبوانی شێرپەنجە بەشداری هەڵمەتەکانی هۆشیاری دژ بە شێرپەنجە دەکەن. نەخۆشی شێرپەنجەمەیە لە 2017 مانگ 4 حوت ساڵە ئەچمە سەردان نەخۆشخانەی یواکەم هەموو مانگە 20 ڕۆژ جارێ حوت ساڵ نەخۆشیەکە لە مۆخمای هەموو مانگی ئەگەر عیلاجەگەر لە هیوان نەدەن پێم ئەبێ 12 وەرەقە بیست. دکتۆر پێمی وتووە دەکە ئەم نەخۆشینە هۆکارێک گەڕێتەوە بۆ ژینگەکەتان. ژینگەی گەرمیان ژینگەیەکی زۆر پیسە چونکە دووکەڵێکی زۆرەیە بە نسبەت ئەم کارگەی نەوتی حەسیرەکە لە گەرمیانەوە ئەم نەوتانەوە مۆلیدەکان سەبەبن بۆم نەخۆشینانە چونکە خەڵکێکی زۆرمان توش بووە لە هەموو گەرمیانە نزبەکەی لە هەڵکشانایە. سەرباری کوشندەیی نەخۆشی شێرپەنجە بەڵام ژمارەیەکی زۆری توشبوو لە هەرێمی کوردستان نەخۆشیەکەیان تێپەڕاندووە. ئەگەر خۆت پزیشکی خۆت نەبی ئەم مەرحەلانە تێناپەڕێنی خۆمەکو توشبوویەکی شێرپەنجە لە سنووری گەرمیانە کە ماوەیەک ساڵێک ئەم نەخۆشیمە هەبووە و 6 دەرزی کیمیاییم کردووە ئێستا لەخوا بە زیادێتیان پەڕاندووە نەخۆشیە. وەڵام ئێستا بۆ ئەوەی داوا لە وڵاتیانی خۆشەویستەکەین ئاگداری تەندروستی خۆیان بن و بەردەوام پشکنین بکەن و چاودێری تەندروستی خۆیان بکەن بۆ ئەوەی لە داهاتووە فریای بکەون بۆی ماوەیەکی کەم بەردەوام بێتم نەخۆشیە نەکو ماوەیەکی درێژ و بێتە هۆی ئەوەی کەوا لە ناویاندایە خۆ بیان کوژێ. هەڵمەتەکانی خۆپارێزی لە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لەلایەن ڕێکخراوی زریانەوە بەڕێوەچوو لە ناوچەی گەرمیان کە ڕێکخراوێکی ناحکومیە و یەکێک لە کارەکانی بڵاوکردنەوەی هۆشیاری و هاوکاریکردنی دارایی توشبوانی شێرپەنجەیە. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، گەرمیان.